الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا إمام المتقين وقائد المجاهدين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست خوشکان و برایان، خۆشحاڵم کە لە ئاڵلقەیەکی تازەی زنجیرە دەرسی ڕەوشت و ئەدەبە کۆمەڵاتیەکاندا بەدیدارتان شاد دەبم کە ئاڵلقەی 13ەمە لەژێر ناونیشانی ئەدەب لەگەڵ مزگەوتدا. ئایا ئێمە لەگەڵ ماڵەکانی خوادا لەگەڵ مزگەوتەکاندا دەبێت چۆن مامەڵە بکەین و ڕەوشت و ڕەفتار و ئاکارمان چۆن بێ؟ ئەمیش لە چەند بڕگەیەکداوە لە بەڕۆشنایی چەند ئاەتێکی خوای پەروەردگار و فەرمایشتێکی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام باسی ئەو ئەدەب و ڕەوشتانە دەکەین کە مرۆڤی موسڵمان دەبێت ڕەچاویان کە لە مامەڵەکردنی لەگەڵ ماڵەکانی خوا لەگەڵ مزگەوتەکاندا. بڕگەی یەکەم گەورەی پێگەی مزگەوت، گەورەی پێگەی ماڵەکانی خوا سبحانه وتعالى لە سوورەتی الجن لە ئاەتی 18دا دەفەرمێ وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا، و مزگەوتەکان تەنیاهی خوان لەگەڵ خوادا لە کەسی دیکە مەپاڕێنەوە. کەواتە مزگەوت ماڵی خوایە، نابێ هیچ کەس بە ماڵی خۆی بزانێ و نابێ هیچ کەس بە مڵکی خۆی بزانێ. هەر مزگەوتێک کە دروست دەکرێت هەر کەسێک لە پشتیەوە بێ، ئەگەر دامەزراوەیەکی حکومیە، ئەگەر شخصێکە، ئەگەر هۆزێکە، ئەگەر حیزبێکە، ئەگەر بنەماڵەیەکە، نابێ نیەتی ئەوەی لێبێنە کە مڵکی خۆیەتی، بەڵکو تازە کە دروستی کرد مادام ناوی لە نامزگەوت ئەو مڵکی خوایە سبحانه وتعالى، و بۆ هەموو کەس وەکو یەکە. ئەوە یەک گرنگترین شتێک کە لە مزگەوتدا دەکرێت ئەوەیە کە فلا تدعوا مع الله أحدا، دەبێت تەنیا خوای تێدا بپەرسترێەوە، لەگەڵ خوادا لە کەسی دیکە پاڕانەوە نەکرێەوە، بەندایەتی بۆ کەسی دیکە نەکرێ. لە سوورەتی البەقەرە لە ئاەتی 114دا خوا دەفەرمێ ومن أظلم ممن منع مساجد الله أن يذكر فيها اسمه وسعى في خرابها. چی ئەستەمکارترە لەو کەسەی کە ڕێگە دەگرێت کە مزگەوتەکانی خوا ناوی خۆیان تێدا بهێندرێ و هەوڵی کاولکردن و تێکدانیان دەدا. واتە ئەو کەسە لە هەموو کەس ئەستەمکارترە کە نایەڵێ ماڵەکانی خوا ناوی خۆیان تێدا بەرز بکرێتەوە و هەوڵ دەدا کاولیان بکە. جا من نامیلکەیەکم هەیە بە ناوی مزگەوتەکانی کوردستان لە نێوان ئاوەدانکردن و وێرانکردندا یا کاولکردندا. لە ڕاستیدا مزگەوت کاولکردن هەر ئەوە نییە کە بندۆزەری لێدێ و کاتی خۆی ڕژێم مزگەوتەکانی لادیەکانی کوردستانی کە 4-5 گوند بوو هەمووی مزگەوتی هەبوو هەموو ڕووخاندن. کاولکردنی ماڵەکانی خوا وێرانکردنیان تەنیا ئەو حاڵەتە ڕواڵەتی و بەرهەستەی نییە کە بندۆزەری لێ بدەی بێ ڕوخێنی، بەڵکو وەکو خوا دەفەرمێ ومن أظلم ممن منع مساجد الله أن يذكر فيها اسمه وسعى في خرابها. چی ئەستەمکارتر لەو کەسەی کە ڕێدەگرێ مزگەوتەکانی خوا ناوی خۆیان تێدا بهێندرێ و هەوڵی دەدا کاولیان بکە، واتە لە ڕووی معنەیۆ کاولیان کە، لە نێوەڕۆکی خۆیان خاڵیان بکاتەوە. ئەوانەی کە ڕێدەگرن لە مزگەوتەکاندا دەرسی قورئان بخوێندرێ، فەرمایشتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، زانستە شەرعەکان بخوێندرێن، موسڵمانان تێدا یادی خوا بکەن بە ئازادی خۆیان. ئەوە لە ڕاستیدا ئەوە جۆرێکە لە کاولکردنی ماڵەکانی خوا و مزگەوتەکانی خوا کە بریتێ لەوەی ئەو مزگەوتە پەک بخرێن لەوە کە بە ئەرچی خۆیان هەڵسن، ئەرچێکی شەرعی کە مزگەوتی بۆ دروست دەکرێ تێدا ئەنجام بدرێت کە بریتێ لە یادی خوا و باسی خوا و باسی ئاین و بەرنامەی خوا سبحانه وتعالى. لە سوورەتی النور ئاەتی 34 تاکو 37دا خوا سبحانه وتعالى ئاوا لەبارەی ماڵەکانی خواوە دەفەرمێ في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار. دەفەرمێ لە ماڵانێکدا کە خوا مۆڵەتی داوە کە ئەو ماڵانە بەرز بکرێنەوە و ناوی خوایان تێدا بهێندرێ، پیاوانێک لەو ماڵانەدا بە بەیانیان و ئێواران خوا بە پاک دەگرن
ئەو پیاوانە نەبازرگانی نەکردن و فرۆشتن لە یادی خوا و لە نوێژ بەرپاکردن و لە زەکاتدان بێئاگایان ناکا، واتە بازرگانی و کردن و فرۆشتن لە یادی خوا و لە نوێژ بەرپاکردن و زەکاتدان بێئاگایان ناکا. لەگەڵ ئەوەشدا کە بازرگانیشن کەسابەت دەکەن، کردن و فرۆشتن دەکەن، بەڵام لە پەیوەندی نێوان خۆیان و خوا و لە نوێژ بەرپاکردن و زەکاتدان بێئاگا نابن. لە فەرمایشتێکی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام هاتووە کە لە سنەنی ئەبوو داود هاتووە، دەفەرمێ ئەمەڕ رەسوول الله صلى الله عليه وسلم ببناء المساجد في الدور وأن تطيب وتنظف. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمانی کردووە کە مزگەوتەکان لە گەڕەکەکاندا لە ماڵەکاندا دروست بکرێن و پاک و بۆن خۆش بکرێن و پاک و خاوێن ڕابگیرێن. کەواتە مزگەوت دروستکردن فەرمانی پێغەمبەری خوای لەسەر عەلەیهی سەڵات وەسەلام لە گەڕەک و لە شوێنەکاندا کە بەداخەوە لەم هەرێمی کوردستانی ئێمەدا لە هێندێک گەڕەکان بەس شوێنی مزگەوت دیاری نەکراوە، مەلەوانگە و یانە و زۆر شوێنی دیکەی گشتی تێدا ڕەچاو کراوە، بەڵام ماڵی خوای تێدا دانەدراوە لە نەخشەکەیدا کە ئەوەش کەم تەرخەمیەکی گەورەیە و گوناحێکی گەورەیە لە نێومیلەتێکی موسڵماندا، شارێک گوندێک کە بە زۆری شابە بە پارەی حەرام و بەڕێکەوتن لەگەڵ دەسەڵاتدارانێک کە شەریکە دزن لەگەڵیاندا گەڕەچێک شارێک دروست دەکرێ، کابرا لە پەنایدا دەبێتە ملیاردێر کەچی بستێکی بۆ ماڵی خوا تێدا دیاری نەکردووە. بڕگەیەکی دیکە پاراستنی مزگەوت، دەبێت مزگەوت بپارێزرێ لە هەر شتێک کە شایستەی مزگەوت نییە. جاري خوا سبحانه وتعالى دەفەرمێت يا بني آدم خذوا زينتكم عند كل مسجد. أي وشي آدم، أي ڕۆڵەکانی ئادەم لە لای هەر مزگەوتێک خۆتان بڕازێنەوە، بە ڕازاوەیی، بە جوانی، بە بۆنخۆشی بچنە ماڵی خوا، تۆ میوانی خوای. هیوا هەیە دەچێت بۆ داوەتێک، دەچێت بۆ بانکێشتێک، دەچێت بۆ کۆڕێک یا بۆ شین و شاییەکی خەڵک خۆی دەڕازێنێتەوە لە خۆی دەخەفتێ، بەڵام دەچێتە مزگەوتێ بە شەفڕێوی. خوا دەفەرمێ خذوا زینەتەکم عند كل مسجد، لە لای هەر مزگەوتێک، لە لای هەر شوێنێک کە کڕوشی بۆ خوا تێدا دەبردرێ خۆتان بڕازێنەوە. چۆن جوانە، چۆن ڕێکە، چۆن بۆن خۆشە، ئاوا بچۆ بۆ ماڵی خوا. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەو بارەوە کە دەبێ ماڵی خوا لە بۆنی ناخۆش و لە شتی پیس بپارێزرێ دەفەرمێ من أكل البصل والثوم والكراس فلا يقربن مسجدنا فإن الملائكة تتأذى مما يتأذى منه بنو آدم. رواه مسلم. دەفەرمێ هەر کەسێ پیاز و پیواز و سیر و کەوەر یاخود کوڕادەیە سیرمۆکە کە لێک نزیکن، ئەوانەی خوارد کە بۆنیان ناخۆشە با نزیکی مزگەوتمان نەکەوێت، چونکە فریشتەکانیش ناڕەحەت دەبن بۆی کە وەچەی ئادەم پێی ناڕەحەت دەبن. وەکو چۆن مرۆڤەکان بۆنی ناخۆشیان پێ ناخۆشە، فریشتەکانی بۆنی ناخۆشیان پێ ناخۆشە، کە فریشتەکان لە ماڵەکانی خواتان. فەرمایشتێک کە لەو بارەوە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام البصاق في المسجد خطيئة وكفارتها دفنها. تفڕۆکردن لە مزگەوت گوناحە، گوناحێکی گەورەیە و سڕینەوەی ئەو گوناحەش بەوە دەبێت کە لا ببردرێ، واتە ئەو تفە کە ڕۆکراوە، بەڵغەمە تفە کە ڕۆکراوە، شڵمە دەبێت مزگەوتی لێ پاک بکرێتەوە. لێرەدا دەفەرمێت دەفنها، واتە بیشاریەوە، کاتی خۆی مزگەوتەکان چەولم بوون، بەڵام ئێستا تۆ کە بە فەڕش ڕاخراوە دەبێ خاوێنی کەوێ لای بەری. هەر لەو بارەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ إن هذه المساجد لا تصلح لشيء من هذا البول والقدر إنما هي لذكر الله تعالى وقراءة القرآن. مسلم بجماعة بسهوشتا بين شناويتي دەفەرمێ ئەم مزگەوتانە ناگونجێن بۆ میز یاخود شتی پیس، کاتی خۆی خەڵک داکەوتووە بە تایبەتی کە خەڵکی تازە هاتوتە نێو ئیسلامەوە لە دەقەکانی سونەت دەهاتووە، کابرایەکی خێڵەشی عەرەبێکی خێڵەشی یەکسەر لە مزگەوت میزی کردووە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەم مزگەوتانە ناشێن، شایستە نین بۆ هیچ کام لەو شتانەی کە پیسن، بەڵکو بۆ یادی خوای بەرزن و بۆ قورئان خوێندنن، بۆ بەندایەتی بۆ خواکردنن. ئەنجا بە چەند ئەدەبێکی دیکەی مامەڵەکردن لەگەڵ مزگەوتدا بخەینە ڕوو.
وێڕای ئەوانەی کە باسمان کردن یەکێک لە ئەدەبەکانەوە کە ئینسان کاتێ دەچێتە مزگەوت پێی ڕاستی پێشخا و کاتێک دێتە دەرێ پێی چەپی پێش بخا. ئەم فەرمایشتە لەوبارەوە دێنین كان رسول الله صلى الله عليه وسلم يعجبه التيمن في شأنه كله في طهوره وترجله وتنعله. ودايك من عائشة خوالي الرازي بدأ جيرته ودلي بيغمبري خو عليه الصلاة والسلام حەزی لە وە دەکرد لە هەموو کاروبارەکانی بە لای ڕاستی دەست پێ بکە کە دەستنوێژی دەگرت پێشێت لای ڕاست یا کە خۆی دەشۆرد و کە سەری دادەهێنا پێشە لای ڕاستی دادەهێنا و تەنەعولی کاتێک پێڵاوی لە پێشێ پێی ڕاستی پێش دەخست بۆ دانانیش پێی چەپ بۆ چوونە مزگەوتی بە هەمان شێوە پێی ڕاستی پێش دەخست بۆ هاتنە دەر لە مزگەوت پێی چەپی پێش دەخست. ئەمە بوخاری و موسلیم هێناویانە. النووي لرياض الصالحين كي خويدا لابرا 287 بابت يقدني ضل باب استحباب تقديم اليمين في كل ما هو من باب التكريم كالوضوء والغسل والتيمم ولبس الثوب والنعل والخف والسراويل ودخول المسجد. باسي او كوا باش لا راست بيش بخير لهم او شتاندا شي ريزن وكو دسنوش گرتن خوشوردن تيمم كردن پۆشاک لەبەرکردن پێڵاو لە پێکردن خوف لە پێکردن یا گۆرەوی و شەڕواڵ لە پێکردن و چوونە مزگەوت. ئەدەبێکی دیکەی مزگەوت ئەوەیە کە ئینسان کاتێ دەچێتە مزگەوت دانەنیشێت تاکو دوورکان نوێژ دەکا. پێغەمبەر دەفەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئیذا دخل أحدكم المسجد فلا يجلس حتى يصلي ركعتين. بخاري بجمار 1163 ومسلم بە ژمارە 14 هێناویانە. دەفەرمی یەکێکتان کە چۆ مزگەوت با دانەنیشێت تاکو دوورکات دەکا. ئەو دوورکاتە فوقەها ناویان لێناوە شەریعزانان ناوێناوە ڕەکعەتەی تەحیەتی المەسجد دوورکاتی سەڵاوکردن لە مزگەوت. چۆن سەڵاو لە مزگەوت دەکەی دوورکان نوێژی تێدا دەکەی. لە مزگەوتدا نابێ کردن و فرۆشتن بکرێ نابێ دەنگ بەرز بکرێتەوە و نابێ کەسێک شتێکی لێون بووە لە مزگەوت هاوارکە وەکو لەم فەرمایشتە دەهات ومن سمع ينشد ضالة في المسجد فليقل لا ردها الله عليك فإن المساجد لم تبن لهذا. مسلم بجمارة 568 ناوێتی. دەفەرمێت کەسێک گوێی لێ بوو کەسێ بانگی شتێکی دەکرد شتێکی لێ بزر بوو لێون بوو بانگی دەکرد جاڕی بۆ دەدا با بڵێ یا ڕەبی نەیدۆزیەوە خوا بۆت نەهێنێتەوە مزگەوت بوو ئەوە دروست نەکراوە. مزگەوت دەبێت ڕێز و حورمەت و ویقاری بپارێزرێ نەکرێتە شوێنی دەنگ هەڵێنان و کڕین و فرۆشتن و فشقیات و یا هەندێک قسە و باس کە لایقی مزگەوت نییە. یەکی دیکە لە ئەدەبەکانی مزگەوتەوەی کە ئینسان کاتێک دەچێتە ژوور مزگەوت بڵێ اللهم افتح لي أبواب رحمتك کە لە صحیح مسلم داهاتوە خوایە دەرگاکانی بەزەی خۆتم بۆ بکەوە و کاتێک دێتە دەرێ سنەتە بڵێ اللهم إني أسألك من فضلك خوایە من لە بەخششی تۆ داوا دەکەم. لە بەخششی تۆ واتە کە تۆ لە مزگەوت دەچێت دەرێ دەچەوێت نێو ژیان و کار و کەسابەت کە مەزەنەی ئەوەیە کە تۆ بەخششی خوات پێ ببڕێ بڵێ خوا لە بەخششی تۆ داوا دەکەم. بەڵام کاتێک دەچێت نێو مزگەوت بۆیە دەچی کە خوا بەزەی پێدابێ و لێت ببوورێ و ئەجر و پاداشتت هەبێ بۆیە لە ڕەحمەت و بەزەی خوای پەروەردگار بۆ خۆت داوا بکەیت. کۆتایی ئەم بابەتە بەوە دێنم کە پێشتریش ئاماژەم پێدا مزگەوت کە ماڵی خوایە ئەوانەی کە مزگەوت دروستەکەن خێر و پاداشتێکی گەورەیان هەیە وەکو لە فەرمایشتی پێغەمبەر داهاتوە عەلەیهی سەڵات وسەلام کە کەسێک ماڵێک بۆ خوا دروستکە ئەگەر بەقەدەر هێلانە کۆترێکیش بێ پاداشی زۆرە لای خوا. خۆ مزگەوت قەت بەقەدەر هێلانە کۆتر نابێ مەبەستەوەی هەر چەندە بچووک بێ. بەڵام بەڕاستی ئەوە شتێکی زۆر خراپە ئەو کەسە کە مزگەوت دروست دەکا ئەنی ماڵت بۆ خوا دروست کردووە کە ماڵت بۆ خوا دروست کردووە ماڵی خوا هی هەموو خەڵکی خوایە ئەتۆ نابێت لەو سەرەوە لە خوای بستێنیەوە ناوی خۆتی لێ بنێی. ئەڵبەتە مەبەستم لەوە نییە کە ئەگەر کەسێک ناوی خۆی یاخود ناوێک لە مزگەوتەکە دەنێ بۆی پێ بناسرێتەوە گرنگ نییە بەڵام گرنگە ئەو لە دڵیدا بۆ ئەوە نەبێ بڵێنەوە فڵان کەس دروستی کردووە ئەگەر نا ئەجر و پاداشتەکەی دەبێت تۆ بە هیچ نابێ بۆ خۆڵکێشانی بێ. گرنگە ئەوە و پاشان نابێ وا مامەڵە لەگەڵ ئەو مزگەوتەدا بکە کە مورچی خۆیەتی خەڵکێکی لێ قەدەغە بکە و خەڵکێکی فەرموو بکە و یا هەندێک شوێن بۆ خۆی یان بۆ هەندێک خەڵک دیاریکە. لە ڕاستیدا چێ پێشێ دەچێتە مزگەوت لە کوێ پێشێ دەچێ شایستەی ئەو شوێنێک کە لێدا دەنیشێ هیچ کەس بۆینی هەندێک شوێن لە مزگەوتدا بۆ خۆی قۆرخکە.
خوا بەلوتف و کەڕەمی خۆی لەو کەسانەمان جێڕێکە وەکو بۆ ماڵی خوا شایسته ئاوا لەگەڵ ماڵەکانی خوادا مامەڵە دەکەن. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.